أنا بەدەم پیاوم بەدڵە بەڵێ خۆمیەتیم بەڵام قەسەم بەخوا قسەکانی تۆم بەدڵە زۆر پیاوانە دیفاع لە هەمومانەکەیت والله جا هەر بواە بەخوا من ئەوەندە مەسەن حیزبەکەی خۆم بەرپرسە لێم کەوتوێتی من ئەمەم هەیە تەسویری کەن کوڕەکان با دابەزێ من کە ئەچمە ئەوێ نوێنەری یەک جۆر خەڵک نیم نوێنەری خەڵک لە زاخۆ هەتاوکو فاو لە مندەلیوە هەتاوکو وەڵا حەزم کرد زۆر داکۆکی بۆ میلەتی کوردەکەی یاخوا سەربەر ئیزانێ ئاگام بێتە ئاوم بتابعەکەم کە دایمە قسەیەکەی یاخوا خوایزانێ موفق بەڵام ئادەمەیشا دیفاعمان لێ بکەن کاکە والله جاوە و پەلمان پێوە نەماوە وەڵڵا ماڵمان وێران بووە قەسەم بێ بەخوایزێ 4 میلیۆن قەرزانم بۆم نایدێتەوە خوای گەورە ئینشاءڵڵا قەرەبووی باشە 4 میلیۆن لە 15ەوە وردەوە دەێنامەها چوار پولەکە هێناوە خوای زانێ وارێتەکەمان ئەوەیە دە قوڕکەین بەسەرمانە ناژین بەخوا دەی ئەوە کاک ڕێباز شایەتە لەو ڕۆژەیە ئەو پیاوە بەڕێزە وتوێتی کاکە فریای ئەو فەلاحانە بکەوە لەگەڵ وەزارەتی زەراعە لەگەڵ خۆیان زەحمەتی خۆیانیان داوە سەعات 2 شەو لە پێنجۆنەوە بەڕێکەوتون بۆ هەموو خەتەریاتە تا هاتوونەتە بەغا لەوێ کۆمەڵێ وعدماوەخواشکە بین و کۆمەڵێکی وەکو جەناب بە تایبەتی خۆت یاخوا سەربەرز بێ موفق انشاءالله گەورە کردیم بە ساقە موفق انشاءالله یاخوا وەرە دانیشە دێ وەرە دانیشە ئەوە لە پاڵما دانیشە ئێمە چوینەتە بەغا ئەمانەوێ ئیشێک بکەین لەسەر ئەم قەزیە لە بەغا کێشەیەکمان هەیە لە مەناطق جنوبی چۆن من ئاوا ئەمەوێ دیفاع لە بەڕێستان بکەم لەوێژ مەجموعەیە پەرلەمان هەند دیفاع لە خەڵکی خۆیانەکە قەزەیەکیش هەیە من لەوێژ لە عێراقیش لەوێژ وا مەشهورم لەوێژ وا مەشهورە کە ئیشە بێ بۆ هەمووان بکەین و بەخوا ئیشم بۆ هەمووان کردووە بۆیە ئەبێ چۆن بەرهەمی تەماتەی ئێمە ئاوایەندا کۆکی لەکەین لە کاتێکە تەماتەی نەجەف و کەربەلا و زوبێر و ئەوانە پێگا دیفاع لەوانش بکەین حکوومەتی هەرێمیش ئەبێ ڕعایەتی ئەوە بکە ناوی خزمەتە کاک مەجیدجان ئەبێ حکوومەتی هەرێمیش ڕعایەتی ئەو بکە کاتێک بەرهەمی تەماتەی ئەوان پێگان نابێ بێڵێ لە ئێران و لێرەوە با بەترێ لە بێتە ناو